بیزەن و خۆشەویستان ئەم کاتتان باش هیوادارم لە هەر شوێن ساخ و سڵامەت بن. بەڕەواڵی عادی هەر هەفتەیەک لەم هەفتە و لەم بەرنامەشا لە خدمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حزبی حکمەتی. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ برامی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حزبی حکمەتیسمان لەگەڵا قسە باسەکەین سەبارەت بە بۆهران و سەر لێ شێواوی و بنبەست و گرفتاریەکانی ڕژیمی ضدی ئینسانی جمهوری ئیسلامی. پێشەوەی پرسیارەکانم مارەسە بکەم هاوڕێ برایم زۆر خۆش هاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاستانەکەم بۆ ئێوە بۆ بینەنەگە عەزیز. زۆر سپاس هاوڕێ برایم، هەروەکو بۆ خۆت ئاگاداری و خەڵکی کۆمەلگای ئێرانیش کە ساڵها لە جمهوری ئیسلامی ڕەت بوون و هیچ ئەهمیەتێ بە قەوانین و مقرراتەکانی جمهوری ئیسلامی نادەن و کاملەن هەر دەقیقە و سەعات خوازیار و ئارەزوویە ئەوەیە کە جمهوری ئیسلامی سەر بە تەنیۆ نەبێەوە. ئەبینین جمهوری ئیسلامی لە تەی 46 ساڵی ڕابردووە لە هەموو کات زیاتر لە بنبەست و ڕسوابوون و بە تریکبوونەوە چ لە ناوخۆی ئێرانە چ لە سەتحی مەنتەقە و دنیاە ڕسواتر و داماوتر لە هەر کات و ساتێکە. لەم شەرایەتەیە ئێوە ئەو ئەوزاعە چۆن دەبینن و بە موازاتی ئەو سەر لێ شێواوی و بنبەست و گرفتاریانەی کە جمهوری ئیسلامی هەیەی و کەس لە سەرانی جمهوری ئیسلامی خەتی کەس ناخوێنێتەوە، بە موازاتی ئەو لە مقابل ئەو سەر لێ شێواوی جمهوری ئیسلامی کۆمەلگا لە هەموو کات معتەرزتر و ناڕازیتر دژ بە جمهوری ئیسلامی بە شکڵای زۆراوزۆر لە مەیدان و لە ساحەیان. ئێوە ئەو وەزیەتە چۆنە بن و داستان چۆنە بینن؟ فەرموو. خەڵک حەقیە گوێچکەنێگا بە جمهوری ئیسلامی بۆ ئەوەی کە ئەزانن ماهیەت جمهوری ئیسلامی لە ڕۆژ ئەوەڵە و تایستا هەر دروێ کردووە. لە تەک خەڵکە هەمیشتە دروێ کردیا ڕوو بە دەرەوە و جمهوری ئیسلامی شغڵی ئەوەسا بۆ بۆنەوە مردم بەوە گەینەکی ئەم جمهوری وە ئیمڕۆ فرەتر بووە. مردم بۆ بۆنەوە دێزانن جمهوری ئیسلامی هەرچی قسێکەکە پێشپەزێک بۆ قائل ناون دروەکەن. ئەمە ئاگاهی مردمەوە گەیەبەوە حەدا. دووەمەن مردم ئەوەی کە لە دەستم وەزیەتە و چۆنن چۆنیان خو معلومە جمهوری ئیسلامی ئەم 47 ساڵە 48 ساڵە لە حاکمیەت نکبەت خۆیان واقعا زندگی ئەو مردمە گرێسە نابود کردووە. ئەسەن جامعەت هیچێکی بەجێ خۆی نەماوە. ڕۆژ نییە قەتڵەوەی جنایەت وایەوە دزی دروو گرتن بڕین ئەو وەختە ئاوارەکردن بازداشتکردن پاپۆشتوزی تۆهمات بێ ئەحترامی لە ئەمە بە خەڵکێکن لەلایەکی ژە خۆیان دزی حەچی کارگەی لەوە لە خەڵک لە توول تاریخیان لە هیچ گونەیەکە نەیدی بوو بە جمهوری ئیسلامی دیە بەڕەحەت هەڵەگرن میلیارد ها میلیارد تومەنەوەن کەس نییە بەڕەحەت کەس بازداشت دەکەن بەڕەحەت کەسەگرن بەڕەحەت کەس زندانەکەن بۆمێ خۆیان پاپۆشدوزیەکان بەبوونەوە ئەمە وەزیەت جمهوری ئیسلامیە و مردم ئیمڕۆدی ئەمانە ئەزانن. بحرانی وا جمهوری ئیسلامی دەستی پێکرێ هەر ئەم دروێیل و هەر ئەم زەخت و زۆر و هەر ئەم گرتن و کوشتن و بڕینە پێ وایە ئەتوانێ بە مەحکومەکەتەی بواتە بەرەو ئەتوانێت دەم مردم بوەسێ ئەتوانێ مردم بواتە قڕن بۆ وەگەرەکی و مردم وەک تاڵەبانێ پێ بکە. وەێ لە تەک جامعەیەکە دەرگیرە ئێران جامعەی مۆدۆرنە جامعەیەک ئیسلامی نییە جامعەیەکە فەرهەنگ ئەوروپایی است ناچێتە زێربار قانون قڕنە حەجەر. مردم ئازادی گەرەکە مردم ڕەپای گەرەکە مردم گەرەکەوە پێشڕەفتی گەرەکە کارێ گەرەکە شغڵی گەرەکە و ئاسایشی گەرەکە. ئەوەی کە ئەو چوو فکرەکاتە و معلومەوە تەک زندگی مردمە و تەک خاستیەی مردمە کرێکاران زەحمەتکێشان ژنان جوانان ئەو جامعەت دنیایەک فاصلەی هەست حەقیقەتە. ئەمان دنیاهانە دنیای ترە ئەلبەت بە درۆ هانە دنیای ترە وەلی گەرەکیانە مردم سەرداخەن هیچێ نەیژن ئەوان حاکمیەتکەن دزیکەن بخۆن بۆ وەقەڵ ماڵ و مناڵ و زندگی و قەوم و کەسکان خۆیان کتیان وەک خەریکن خوایەکەن وەک نازانم میژم چە وەک هیچ سەرمایهدارێ وەکەمانە زندگی ناکە مردمیش هیچێ نەیژن.
ئەمە داستانەکەس ئەوەی کە بحرانە معلومەی مرۆ وە جمهوری ئیسلامی نە اقتصادە نە ژێربەناس کە تەواو نە بەرقاس نە ئاو هاست تەواو ساختارەی جمهوری ئیسلامی شتێک کۆنە بووە ئەمانە گشتێ دەستێ داسە دەست یەکە و جمهوری ئیسلامی هیچ ڕێحەلێکی لەبار ماڵیە بۆمانە نییە لە حینێکی ژان لەبار ئەوەیە کە دادوو کە حەساویە کرد لە سەر گوروەی تروریستی لەسەر گوروەی نیابەتی بەڵێ ئەمە مایەی منە و ئەوەیە کە وێژنەوە خەرجمان کردیا و شەڕەکەمان لە ئێرانە و دوورە و خستە و خستمانەسا منتەقەیەکی ئەسلەر خیاڵتان ڕەحەت بێت و خاونەی وتی جەنگ ناوێت و دانیشن چوون بە مەوزع و قسێکرد ولی ئەو گوروەی تروریست و نیابەتیە بەتایبەت دەوڵەت بەشار ئەسەدیش لە سووریا سقوطێ کرد و ئەمانەش گشتیان پوزیان سریا بە زەویا جمهوری ئیسلامی ئەمەد بحرانەکە سەراسەریە دی هەم لە لایەکە و ئەوەی ئەو هەموو هەزینەیە کرد ئەوان شکستیان خوارد نەون بە هیچی بووێ لە لای ترە و مردم لەبار سیاسیە و لە جمهوری ئیسلامی کامڵەن 95% مردم فاصلەی گردگە ئەو 5% دیژە دی لە خۆیانن جەماعەتێکن هان لە سەریان ها ناو ئاخرەکەی جمهوری ئیسلامیە و خەریکن زندگیەکەن ئەنا وەلایەکی ژۆتی جمهوری ئیسلامی هیچ چارەسەرێکی نییە بەنەزەر من بحرانێ قسەکەم وەسا بحرانی جمهوری ئیسلامی دووچارێ بووە قابل علاج نییە و ئەم بحرانە ئەمکانێت فڕوپاشی جمهوری ئیسلامی بێت ئەمکانێت ئەمێدەوارم قیامێ سەراسەری بێت و ئەمکانێت کوتەتای بێ هەر نەوعینی ولی ئەوەی کە بە حەزب حکومەتی سەڵەگەڕێتەوە ئێمە مخالف دەخاڵەت نظامین مخالف محاصرەی اقتصادین و مخالف بە تەواو مەعنا و خواهان سەرنگونی جمهوری ئیسلامی و قیام مردمە زۆر سپاس بۆ تەوزیعەکانت هاور ئیبراهیم هەروەکو بۆ خۆشە ئیشارەت پێکرد و دیارە خەڵکی ئەو کۆمەلگاش زۆر لە ئێمە باشتر ئاگادارن کە جمهوری ئیسلامی چی بەسەر ئەو خەڵکەیە ناوە و چی بەسەر هەست و نیست و سەروەت و سامانی ئەو کۆمەلگا هێناوە و هیچی بۆ ئەو خەڵکە نێشتۆ و دوای 46 ساڵ جەنایەت و قەتڵ و کوشتار و تەحمیلی فەقر و فەلاکەت بەو کۆمەلگا ئەگەر دەرسەدێکی کەمی خەڵکی ئەو کۆمەلگاش حتا ریزەکانی خۆشیان تەوەهمیان بە جمهوری ئیسلامی بووبووێ ئەلان باشتر لە زبانی سەران و مەسئولان و ریاسەت جمهوریەکانی قبلی و تا دەورانی ڕەفسنجانی پەروەندەی یەکتری ئەخەنە ڕوو کە چ جەنایەتها چ جورمها چ دزیها چ بەباددانی سەروەت و سامانی ئەو کۆمەلگا و قەتڵ و نابودی خەڵکی ئەو کۆمەلگایان خسووەتە ڕوو وابینین شاهێدی ئەوەین چ غارەتهایەکیان کردووە و دەبینین چۆن پەروەندەی یەکتری ئاشکراکەن ئێوە سەبارەت بەم ئەفشاگەریانەی کە ڕۆحانی 8 ساڵ خاتەمی 8 ساڵ ڕەفسەنجانی نازانم 8 ساڵ ئەحمەدی نژاد 8 ساڵ و ئاخیرەن ئەڵانیش دەورێکی ئیبراهیمی ڕەئیسی و ئێستاش پزیشکیان یەک لە یەک جەنایەتکارتر دژی خەڵکی تر دەستتر بێبەرنامەتر بۆ خەڵک دژی خەڵک ئەمەلیان کردووە ئێوە ئەوزاعە چۆن نەبینن خەڵک دەبێت چ مەوزوع و ئەمەلکردێکی بێ بەرابەر بم جەنایەتانەی کەمانە کردویانە ئایا پێت وایە ئەبێ کەسێ مابێت تەوەهمی مابێ بە جمهوری ئیسلامی بەنظر من مردم خاص ئەزانن مردم ئەزانن ئەوەی کە ئیمڕۆ جمهوری وەز جمهوری ئیسلامی ئەزانن هە لە چ شرایەتێکە ئەوەیە کە تێن لە ناوخوانای ئیمڕۆ ئەفشاگەریەکان بووە گاداری ئەمانە جارە یەکش پیژم ئەمانە هەر لە ئیسلاح تەڵەب بەنا خۆیان ناویان یاوە ئیسلاح تەڵەب و ئوسوولگەرا و ئیقتیدال و ئەم جڕوجانەوەرەوە 47 ساڵە بەهانەیەکە و گشتیان شەریکە جورمن گشتیان جەنایەتیان پێدەرا قەوم مردمە وچە دەوران ڕەفسەنجانی کەم کوژیا کەم ئێعدام کرد دەوران ڕۆحانی هەروە دەوران خاتەمی کەم ئێعدام کرد دانەجوێ کرد بە 4 تەبەقە دانشگای خستە خوارەوە و دەوران ئەحمەدی نژاد هەروە و دەوران ڕئیسی جنایەتکار هەروواکی خۆی دۆست گر و مەرگ بوو تا بگەیتە ئەم مەسعود پزیشکیان زت ژنە ئەمانە گشتیان یەک سیستمن بوو منەوەی جمهوری ئیسلامی لە هیچ جنایەتێ دریخیان نەکردووە و ئیمڕۆژ دریخ ناکەن ئەوەیە کە تێن بەر عەلەیەکە خوێنن مەسەلەی سەر قودرەت و قاوکارە سەهمی فرەترە بوو خۆیان هیچ ڕەبتێکی بە مەردمە نییە تایسە نەوتیاوە مەسەڵەن بووچە نەکرد مردم نایوێنێ ئاغەزادێ چەیەکە لە خارج کشوەرە
نامێ کوڕەکەی ئەو کابرا لەبیر مەوتۆ ناوەکەی شامخانی هەر کامێکیان پەلاسا وەلی ئەو هێنا ئەوە نەکوژیا لەم هێنا دەورە شەستانە کشتیە باشە لە کوێ وردیە نەوە لە کوێ وردیە بۆ خاملەی سەرمایە خۆی ئەلام ناکابیژێ من ئەو نە سەرمایەمە ئەم هەموو پۆڵاچێتە ناوە مورگانەی لە ساختە گێ دروستیان کردیە بڕەو کوێنەیەچێ ئەم هەموو نەفتەوە ئافرۆشی بوو کوێنێچێ ئەم هەموو مەعادن و ئەم کاناتەواز بوو کوێنێچێ هیچ حەساوتێکیان نییە مردم حەقیانە مردم کارگەر ئەوە وەس کارگەرە ئەوە وەس زندگی ناوماڵیە ئەوە وەس خورد و خوراکیە ئەوە وەس سفرەیە تا بیگرە ئەوە وەزیەت دانشکاکانە ئەوە وەزیەت بێسەوادی لێرانە خەی کرد ئیمساڵ بواگا دەرەی نزیک چەند ملیۆن نەچۆسە مەدرسە بەدەلایلەوە پوڵیان نییە هەزینەکان ئەو نەها لەسەرەوە هێن مەدرسە و کتێب و نازانم هێنەری کەس دروستیان کردێ بوویان ناتوانن یعنی گەرەک بۆ بیژن جمهوری ئیسلامی ئەوەیە کە هێن کارێکی کردێ بەو جامعە واقعەن بەمانعی واقعیە و هیچ ڕۆژنایەکی نەیستی خۆیان اینجا تێن ئەم ئیمڕۆ ڕۆحانی تێ مەسەڵەن بەر عەلەی ئەی ئێوە درواکەن ئەوە کە مەسەڵەن چێ فیلم ئەو ئەروسی ئەو شەمخانیە خاستە یەکێ تێ نازانم کا ئەیجێ فڵان کەس وای کردیە ئەمانە گەرەکیانە بەمە مردم سەرگەرە بکەن و بەرەکیانە بژن ئەرێ ها ئەوە ئێمە ئاوایژین وەلی دە دنیای واقعە خەریکن خۆڵەکەنە چاو مردم ئەمانە گشتیان شەریکن ئەزانن ڕۆحانی چه خزمەتێکی بە جمهوری ئیسلامی کردیە ئەزانن ئەحمەدی نەژاد چ خزمەتێکی بە جمهوری ئیسلامی کردیە لە نەتیجە گشت ئەمانە فەریبە گشت ئەمانە قەبازیەکان ئاخون و جمهوری ئیسلامیە و مردم خۆیان لەمە ئاگان و ناوێ فەریب ئەم بەخۆن ئەرێوە ڕۆحانی خەریکن قاتەکە ڕۆحانی تماشای پەروەندەی ڕۆحانیکە مەگەر لە هەشتا برزی نەوردەبان هاتوتێ من نا من خەوڕم نەو بۆ خەفتوم سوحابین برزی چۆسەبان احترازیان کرد 1500 نەفەری کۆچ ئیسە تێ خەریکە پاتیەکە نا ئەمانەشی گشتیان حکوم مردم حکوم تەبەقەی کارگەر حکوم ئینسانەی ئەو جوانەی لە ژنان لێران ئامانەشتیان دانەدانە دادگایی کردین دوای سەرنبوونیان یەک دانیان بە هەر جنیانێکا بێ گشتیان جنایەتکار زۆر سپاس هاوڕێ براهیم دیارە هەروەکو تۆژی شارەت پێکرد خەڵکی ئەو کۆمەلگا بە نەزەری من دەرسەدێکی فەوقڵعادە کەم ئەو کەسانەی وا مەسلحەت و قازانجیان لەگەڵ جمهوری ئیسلامیە دەنا کەس باوەڕی بە جمهوری ئیسلامی نەماوە و تەوهمی بە جمهوری ئیسلامی نییە و ئێسێ خەڵک ئەبێ ئەو باش بزانن وان لە عالەمی واقعە سەرانی دروشتی جمهوری ئیسلامی بۆ ئیدارەکردنی جامعە بە یەکۆ تەماسیان نییە سەریان لێ شێواوە گرفتار بوون ئەمەلەن شتێک بە ناوی دەوڵەتی جمهوری ئیسلامی نەماوە و لەولا شۆبینین ئەو هەموو ناڕەزایەتی و قین و تووڕەیە لەم ڕژیمە ئیدی فرسەت لەوە باشتر و مناسبتر بۆ ئەو خەڵکە ئەگەر قرارە ئایندە و بەیانیەکی باشیان ببێت و لە ئاسایش و ئەمنێتە بەسەربەرن دەبێ تەکلیفی خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامی کە لە هەموو کات سەر لێ شێواوتر و زایفترە ڕۆشنکەنەوە بەڵام پرسیارەکەم مستەقیم لە ئێوە ئەمەدا باتەوەجێ بۆی بەرنامەکە کوردیەوە زۆرتر ڕووی ئێمە لە کوردستانە لەم شەرایەتە لەم ئەوزاوە ئەحواڵە خەڵکی کوردستان بۆ بە سەرنجام گەیاندنی ئاوات و ئارەزوەکانیان و بۆ ڕووخاندنی جمهوری ئیسلامی چه ئەقدامات و چه دەستور هەیە بۆ سازماندەهی و ڕێکخستنی خۆیان ئەبێ لە دەستورە دابنێن و چۆن دەبێ زۆر لە جاران لەم شەرایەتە متحدتر و یەکپارچەدر دژ بە جمهوری ئیسلامی خۆ ڕێک بخەن و ئەمەل بکەن ئەمە ئاخرین پرسیارمە وەختیشما زۆر نەماوە 5 دقیقە فەرموو بەنظرم مردم کوردستان خۆشبەختانە تەرجەبەی فریان است هەر لە ڕۆژ ئەوڵە وتیان بە جمهوری ئیسلامی نەی وەختی وتیان نا خۆیان حاضر کردو بۆ هێرشەکان جمهوری ئیسلامی لە سەراسەر کوردستانە کێ وەختە ئێمە خۆمان مسەلح بووین و پێشمەرگەی کۆمەڵە بووین مردم تەجربەی پرێز هەر لە شارەکانە بنکەیان دانیا بوو لە شارەکانە نیروەی ئەمدادیان دانیا بوو لە نیشارەکانە نیروەی کۆمەکیان دانیا بوو لە مەحەلەکانە خۆیانیان سازمان دەدا بوو لە هەرچی لە حازە خۆیان ئامادە کردو بۆ ئەو هێرشە جنایەتکارەوە جمهوری ئیسلامی کاتە سەریان وەیانزانیە ئەکاتون ماهیەت جمهوری ئیسلامی
مردم ئەیزانی مردم کوردستان ئەیزانی ئەم ڕژیمە جنایەتکارە و درووەکە ئەم ڕژیمە هاتیە ئەنقلاب 57 سەرکوتکە هەر بۆ بۆنەوە مردم کوردستانی سە خۆیان ئامادەگی فریانست هەرچەند ئەتەحادەشی وە تەک ئێرانە بێ قیامەکەشی تەک ئێرانە بێ چوون بە کوردستان تەنیا خۆی پێ ناکردێت و بە مردم تاران و نازانم کلان شارەکانی تەنیا خۆیان پێ ناکرێت ئەم ئەنقلابە ئەم خیزش ئەنقلابیە ئەوەی کە مردم هەڵسن جمهوری ئیسلامی سەرنگونکەن ئەچ گشتیان بەیەکەوە بن ئەمە لەلایەکەوە ئەما لەلایەکەوە مەسەلەی کوردستان مردم بەشی خۆیان هەروەیسەوە بە نەزەر من ئامادەکەن من بە دنیاژم جمهوری ئیسلامی من ناژم فلان ڕۆژ ئەڕۆخی یا فلانمان ولی بە نەزەر من ڕیزش بە نەزەر من جمهوری ئیسلامی هەر لەحظە احتماڵیەت هێن بووە یعنی هیچێکی پێ نەماوەسە هەندە لەبارە اقتصادیەوەوانەوە باسم کرد هیچێ پێ نامکانێت بپاشێ باشە بەپاشێشێ مردم کوردستان ئەو ئامادەگیانە بێت لە مەحەلاتە کومیتەهای هاوکاری کومیتەهای هەمیاری خۆیان سازمان بن ئەگەر اتفاقی هاتە بەرەو ئەم کومیتەی مەحەلەشی ئەدارەی مەحەلەکە بووری دوای ئەم کومیتەی ئەو مەحەلە هێن شارستان هێن کارخانە هێن هەر شوێنێکەن یعنی مەشی ئامادەگی کامڵمان بێت یەک دوو شورات وتسەیکەین لە سیستم شورای ساختار شورای لە دەستڕەسمانە بێ شورای باشترین شکڵە بۆ حاکمیەت ئایندەی دوای جمهوری ئیسلامی یا مەجموع عمومی بالاخره لە مەحەلەکانە جەمەونە و ئەژن مرد مەکەوە 1000 نەفرین ئێمەشی 6 نەفر انتخاب بکەین بۆ مشکلاتێ ئەگەر جمهوری ئیسلامی ڕوخیا بتوانێت ئەمنیەت مەحەلەکە و ئەمنیەت مەحکوودەکان و ئەهمیەت مناڵ مەدرسەکان و ئەهمیەت خۆمان پارێزین ئێمە احتیاجمانەست بە کومیتەی 5-6 نەفەرە منتەخەب خۆمان ئەمانە کاریەلێکەوە ئەتوانن کن حتا ئەتوانن بە نەزەر من لە فکر تەسلیحاتی جابن مستەلح ئەبن چون جەماعەتی بازمان دەگەن جنایەتکاری جمهوری ئیسلامی بە احتمال مقاومەت هێستا بووشە کنادێرانە ئەمە سەرێکە کە مردم وەسەوەیەکە جمهوری ئیسلامی خەریکە ئەڕوخێ ئەشی ئامادەگی خۆیان پیاکەن بۆ ئەمانە یەک تەوسیە میشەست بۆ مردم کوردستان چون خەریکم بۆ کوردی قسەکەم ئەشێ وریابن یەک خۆتان بە ساحب جامعە بزانن دی بەسە درو دەلەسا بەسە چەرمەسەری بەسە مردم سەروە سەرگەڕانن ئەشی دوای 47 ساڵ مردم خۆیان بە ساحب جامعە بزانن خۆیان حاکمیەت خۆیان بگرنە دەست ئیجازە نەوێن ئەحزاب ناسوینالیست ئەو بەدبەختیەوە لە کوردستان عێراقا لەسەر مردم کوردستان عێراق هات دووارە لە ئێرانە تکرارەوە بێت داوایەکەم لە مردم کوردستان فەریب نە حەز دموکرات نە جەریانات زەحمەتکێشان قەومپەرستان نەخۆن ئەمانە هانەشون منفعەت و قدرەت خۆیانەوە لە حینێکە جەریان سەڵتان تەڵەب ئیمتحان پاسدادا ئەوانێت بە نەزەر من هیچ فەرقێکیان لە تەک جمهوری ئیسلامیان نییە فقط کاخەکانیان لیان ستەنگەسە و گەرەکیان چ ناو کاخەکەیان خۆیان ئەو خوایەوە ئەیان کرد ئیمڕۆژ بیکەن بەنەزەر من ئەوات بەنەزەر مەگەیت مردم کوردستان ئەشێ ئامادە بن لەبار سیاسی سە و مەوزوع تەبەقاتی خۆیان ڕوشنەوکەن بەسییانەکە هاوڕێمە سپاس هاوڕێ براهیم وەختمان نەماوە سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداریت لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارزووەکەم